سەلام گەنجە جوانەکان، بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. لە ڤیدیۆی ئەمڕۆ گەڕامەوە سەر باسکردنی ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا. ڤیدیۆی ئەمڕۆم لەسەر پرۆگرامی PMP پارێزگای ئەلبێرتایە، ئەلبێرتا ئیمیگریشن نۆمینی پرۆگرام. پێشەوەی دەست بە بابەتەکە بکەم و هەنگاوەکان شیکەمەوە، سەرەتا با بزانین پرۆڤینشنال نۆمینی پرۆگرامی هەر پارێزگایەک چییە؟ ئەم پرۆگرامە بۆچی باشە؟ ئێمە پێشتر باسی ئەکسپرێس ئەنتریمان کرد. ئەکسپرێس ئەنتری ڕێگایەکە گونجاوترین ڕێگایە بۆ کۆچکردن بۆ کەنەدا و بەدەستهێنانی ئیقامەی کەنەدا بە کەمترین کات. بەڵام کە سەیری داواکاریەکانی ئەکسپرێس ئەنتریەکەی داواکاریەکانی قورسە، ئەو نمرەی ئەوان داوایان کردو تۆ بۆت کۆ ناکرێتەوە. بۆیە وەکو ئاسانکاریەک پرۆگرامێکی لابەلا هەیە کە پێی ئەڵێن پرۆڤینشنال نۆمینی پرۆگرام. هەر پارێزگایەکی کەنەدا پرۆڤینشنال نۆمینی پرۆگرامی تایبەت بەخۆی هەیە کە تۆ سەرەتا لە ئەکسپرێس ئەنتری پرۆفایل ئەکەیتەوە، داوای ئیقامە ئەکەیت، شوێنەکە دیاری نەکردووە. ئەڵێی لە هەر پارێزگایەک بێت من کێشەنی، لە هەر پارێزگایەک بێت من ئەتوانم کار بکەم و ئەتوانم بێم لێ بژیم. بەڵام لە پرۆڤینشنال نۆمینی پرۆگرام تۆ ئەبێ پارێزگاکە دیاری بکەیت، لەبەر ئەوەی تۆ بە حکوومەتی کەنەدا ئەڵێی من یەم لەو پارێزگایی کە تۆ ئەتەوێت من لەوێ کارەکەم و لەوێ ئەژیم و بەڵێن ئەیەم هەتا کاتی ئیقامە من لەو پارێزگایە دەرنەچم. لە ئەکسپرێس ئەنتری ئەوانیش ئەڵێن چی؟ ئەڵێن ئەگەر تۆ کاندید کرای لەو پارێزگایی کە ئەتەوێ، بۆ نمونە پارێزگای ئەلبێرتا یان پارێزگای ئۆنتاریۆ یان پارێزگای سەسکەچوان، ئەڵێن ئەگەر تۆ توانیت داواکاریەکانی ئەو پارێزگایە جێبەجێ بکەیت، ئێمە 600 خاڵت ئەینێ کە تۆ 600 خاڵت لە ئەکسپرێس ئەنتری وەرگرت، ئەو کاتە کۆی خاڵەکانت زیا ئەکە و بە ئەگەرێکی زۆرەوە تۆ چییە بێ ناوتێتەوە لە تیر و پشکی ئەکسپرێس ئەنتری. تا ئێرە ڕوونە؟ باش. تۆ چیەکەی بۆ ئەوەی سوودمەندبی لە پرۆگرامی PMP هەر پارێزگایەک؟ ئەچیتە سەر داواکاری ئەو پارێزگایە، سیری داواکاریەکانەتی بزانی تۆ ئەو داواکاریانت پێ ئەنجام ئەیرێ پێ جێبەجێ ئەکرێ یان نا. دوای ئەوە لەو کاتی کە تۆ ئەکسپرێس ئەنتری ئەکەیتەوە، لەگەڵ ئەوەش سەیری داواکاریەکانی ئەو پارێزگایە ئەکەیت. ئەگەر ناوت هاتەوە، ئەو کاتە تۆ لە پرۆگرامی ئەکسپرێس ئەنتری بەردەوامە بیت و 600 خاڵەکەی خۆت وەرەگری. ئەم ڤیدیۆیە تەنها تایبەتە بە پرۆگرامی PMP پارێزگای ئەلبێرتا. با بزانین داواکاریەکانی پارێزگای ئەلبێرتا بۆ کەسێک کە بیەوێت تەقدیمی ئیقامە بکات و لە ئەلبێرتا بژی چییە؟ وەکو وتم پرۆگرامی PMP پارێزگای ئەلبێرتا یەکێکی ترە لە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا. ئەم پرۆگرامە هیچ مەرجێکی تەمەنی نییە. کەمترین ئاستی خوێندن بۆ ئەم پرۆگرامە تەنها بڕوانامەی ئامادەییە. تەنها پێویستیت بە 300 خاڵە لە ستریمی ئەکسپرێس ئەنتری. یانی چی؟ یانی ئەم پارێزگای ئەلبێرتا پێت ئەڵێ ئەگەر تۆ 300 خاڵت کۆ کردەوە لە ئەکسپرێس ئەنتری، ئێمە زۆر بەمان 300 خاڵمان پێ کۆ ئەکرێتەوە، بەڵام 450 مان پێ کۆ ناکرێتەوە. ئەڵێ ئەگەر تۆ خاڵەکانت گەشتە 300 خاڵ، ئەتوانی سوودمەند بی لە PMP پارێزگای ئەلبێرتا، پارێزگاکەی من. باشە؟ کاتە تۆ چەند توێ 300 خاڵ. من چۆن بزانم چەند خاڵم هەیە؟ لینکی کۆکردنەوەی خاڵەکان بۆ ئەوی بزانی تۆ ئەتوانی تەقدیمی ئەکسپرێس ئەنتری بکەی یاخود پرۆفایل بکەیتەوە، لەژێر ئەم ڤیدیۆدا ئەنیم دوای خۆتان بچن سەیریکەن. چەند پرسیارێکت لێەکە، بەپێی ئەو پرسیارانە پێت ئەڵێت کە تۆ ئەتوانی پرۆفایل لە ئەکسپرێس ئەنتری بکەیتەوە یان نا. دۆزینەوەی کار مەرجی سەرەکینی، ئەتوانی بەبێ ئۆفەری کار ئەکاونت بکەیتەوە، کێشەت نییە. ئەم پرۆگرامە لە 3 ستریمی سەرەکی پێکاتوە، یان لە 3 بەشی سەرەکی پێکاتوە: ئەلبێرتا ئۆپۆرتیونیتی ستریم، سەلف ئیمپلۆید فارمەرز ستریم لەگەڵ ئەلبێرتا ئەکسپرێس ئەنتری ستریم. ئەو دوانەی سەرەوە بۆ ئێمە نابێت. ئەلبێرتا ئەکسپرێس ئەنتری ستریم بۆ خەڵکە ئاساییەکەی، جا ئێمە تەنها باسی بکەین. با بزانین داواکاریە سەرەکیەکان چییە؟ دەبێت لە هەنگاوی یەکەمی ئەکسپرێس ئەنتری 67 خاڵ لە کۆی 100 خاڵت هەبێت.
چۆن ئەزانی چەند خاڵت دەتوانی چەند خاڵ کۆ بکەیتەوە ئەو وەکوتم لینکەکەی دائەنێم و دوای خۆتان خاڵەکانی خۆتان کۆ بکەنەوە بزانن ئەگەن 67 خاڵیانە دەبێت پرۆفایلی ئەکسپرس ئەنتریت کرابێتەوە یعنی سەرەتا ئەکسپرس ئەنتری پرۆفایلەکەت ئەبێ ئلیجیبل بی پرۆفایلت بکەیتەوە ئەنجا لەلایەکەوە تەقدیمی PMP بکەیت دەبێت ئەزموونی کاری زیاتر لە ساڵێکت هەبێ تەنها داوای کردو لە ساڵێک زیاتر دەبێت کەشفی حساب بانکیت هەبێت ئایلست لە 6 کەمتر نەبێت جۆری جەنەرال ترینینگ بڕوانامەکەت پشتڕاست کرد بێتەوە لە ڕێگەی وێبسایتی وێس بۆ نمونە تۆ تەنها ئامادەی تاو کردو تا 6 ئامادەی تاو کردووە نەچێتە زانکۆ کێشە نییە ئەو بڕوانامەیە هەر بێبینێری بۆ وێس بۆی پشتڕاستکردنەوەی بۆ بکرێن بەڵام لە مای ئەکاونت لێرە لە وێبسایتی وێس کە ئەتەوێت بڕوانامەکەت پشتڕاست بکەیتەوە بەڵگەنامەکانت بنێری ستاندرد ئەپلیکیشن هەڵنابژێری ستاندرد ئەپلیکیشن بۆ ئەو کەسانەیە کە ئەیانەوێت بێت بێن لە کەنەدا بخوێنن ماستەر بێ دکتۆرا بێ یاخود کۆلێژ بێ هەر شتێک بێت بیانەوێت بخوێنن چۆن بڕوانامەکانیان پشتڕاست دەکەنەوە لە ڕێگەی وێس ستاندرد ئەپلیکیشن بەڵام لەم حاڵەتی تۆ کە ئەتەوێت بێیت لێرە کار بکەیت و ئەقامە وەرگری ECA application for IRCC هەڵەبژێری بژاردەی ناوەڕاست کە بە زەرد دەستنیشانم کردو بۆتە ئەمە ئەو کەسێک کە جارێ ئەکاونتی نەکردوتەوە لە وێبسایتی وێس بۆ ئەو کەسانەیە ئەم وێنێمدانەوە بۆ ئەوی کە دوایی لاتەن ڕوون بێت کە ئەبێت IRCC هەڵبژێرن چۆن دەست بە هەنگاوەکان بکەم چی بکەم یەکەم تاقیکردنەوەی ئایلس تکاتان لێ ئەەکەم ئاگاداری زۆر گرنگە نامەم بۆ نەنێرن بڵێن سۆماخان بەبێت تاقیکردنەوەی ئایلس ئەبێیانە ئەو تا بە گەورەی نووسیمە تاقیکردنەوەی ئایلس دوو شت هەیە زۆر گرنگە بڕوانامەکەت پشتڕاستکەیتۆ لە ڕێگەی وێس لەگەڵ تاقیکردنەوەی ئایلس کە ئەو دوانت کرد دوای ئەوە ئەتوانی دەست بکەی بە پڕکردنەوەی پرۆگرامەکان هەر لە خۆتۆ نابێ بەبێ ئایلس دەست بکەی بڕوانامەکەت پشتڕاست بکەرەوە ئەم دوانە لە کوردستانەوە سەرەتا ئەم دوانە بکە پرۆفایلی خۆت دروست بکە لە ئەکسپرس ئەنتری لە کاتی هەڵبژاردننی ئەو پارێزگایی ئەتەوێت بژیت لە کەنەدا تەنها ئەلبێرتا هەڵەبژێری لە ئەکسپرس ئەنتری لە هەنگاوێک لە هەنگاوەکان پرسیارێکت لێکە ئەڵێ ئایا کە تۆ ئەتەوێت بۆ کەنەدا لە چ پرۆڤینسێک لە چ پارێزگایەکە دەوێت بژیت زۆربەی کات ئەگەر تۆ PMPت پڕ نەکرد بێتەوە هەمووی دائەگری هەموو پارێزگاکان بەڵام ئەگە بتەوێت PMP پارێزگای ئەلبێرتا پڕکەیتەوە تەنها ئەلبێرتا هەڵەبژێری بتەوێت PMP پارێزگای ئۆنتاریۆ پڕکەیتەوە تەنها پارێزگای ئۆنتاریۆ هەڵەبژێری ئەتەوێت لە بریتیش کۆلۆمبیا بژیت تەنها پارێزگای بریتیش کۆلۆمبیا هەڵەبژێریت ئەگەر ناوت گەڕایەوە بوویت بە کاندید ئەو کاتنامەیەکت بۆ دێت لە ڕێگەی ئیمێڵەکەتەوە نامەیەکت بۆ دێت کە تۆ 2 هەفتەت هەیە ئەبێ ئەو نامەیە کۆپیەک لەو نامەیە و ژمارە و کۆدی تایبەتی خۆت تایبەت بە ئەکاونتەکەت لە ئەکسپرس ئەنتری ئەنێری بۆ ئەم ئیمێڵە باشە ئەمە PMP ئۆفیسی PMP پارێزگای ئەلبێرتایە ئەگەر بۆ ئەمە هەنگاوی یەکەم ئەگەر بۆ هەنگاوی دووەم تویان هەڵبژارد دیسان ئیمێڵت بۆ ئەنێرن ئەڵێن ئێمە سیرمان کرد سەیری پرۆفایلەکەی تۆمان کرد لە ئەکسپرس ئەنتری و هەموو شتێکمان بەدڵە ئێستا بڕۆ لە وێبسایتی سەرەکی پارێزگای ئەلبێرتا ئەکاونتێکمان بۆ بکەرەوە باشە کە ئەکاونتت کردەوە چیەکەی لەو ئەکاونتە کە ئەکاونتت کردەوە داوای هەندێک بەڵگەنامەت لێکن ئەبێ ئەپلۆدێکی بۆیان بە ئۆنلاین ئەو بەڵگەنامانە چی هەموو ئەو دۆکیومنتانەیە کە خۆت ئامادەت کردو بۆ ئەکسپرس ئەنتری لەوانەیە ئەوت لێداوا بکەنەوە لەوانەیە دۆکیومنتی زیاترت لێداوا بکەم بۆ نمونە لەوانێ بڵێ ئێمە پێویستیمان بۆیە کە بچی پشتگیری کارەکەت بێنی یاخود بچی راپۆرتی پزیشکی بێنی یاخود راپۆرتی ئاسایش بێنی هەر راپۆرتێک بێت تۆ لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەپلۆدیەکەی لەناو ئەکاونتەکەت مای ئەلبێرتا دیجیتال ئایدی ئەمە
لە ڕێگەی ئەم وێبسایتەوە تۆ کریت ئەکاونت دائەگریت و ئەکاونتێک بۆ خۆت ئەکەیتەوە لە وێبسایتی سەرەکی پارێزگای ئەلبێرتا دوای لینکەکەتان بۆ دانێن لەژێر ئەم ڤیدیۆ. ئەمە تەنها وەکو وێنەیەک دامنا بۆ ئەوەی لاتان بوون بێت کە لەکوێوە ئەکاونت دروست دەکرێت. تێچوویکردنەوەی ئەکاونت لە وێبسایتی سەرەکی پارێزگای ئەلبێرتا $500 کەنەدی و پارێت نایرێت. ئەو پارێت نایەنەوە ئەگەر ناویشت دەرنەچێت ئەو پارێت لێ ئەڕوە $500 کەنەدی. ئەگەر لە کۆتاییدا بووی بە کاندید ئەوە دیسان ئیمێڵت بۆ نێرن ژمارەی کاندید بوونی تۆ وەکو سەرتیفیکەیتێکە ئەدەنێ ژمارەی کاندید بوونی تۆیان لەناونووسیوە. هەر کاتێ ئەو سەرتیفیکەیتت بووە تۆ 600 خاڵت خستۆتە گیرفانت ئەنجا بڕۆرەوە بەخۆت بڕۆرەوە ناو ئەکسپرێسنتری ئەو 600 خاڵەدا ئەنی ئیتر نمرەکانت ئەفڕێ خۆی لەوانەیە هەر 300 خاڵێکت کۆ کردبێتەوە لەم لاو لەولا لە بەرەوەی بڕوانامەت هەیە ئایلستت کردووە ئەزموونی کارت هەیە ئەم 600 خاڵەش بخەسەری ئەوە بەدڵنیاییەوە ناوتێتەوە لە ئەکسپرێسنتری. کۆچکردن بۆ کەنەدا لە ڕێگەی ئەکسپرێسنتری باشترین و گونجاوترین ڕێگایە. ڕاستە زۆر قورسە، ڕاستە منافەسەیە، بەڵام ئاسانترین ناڵم ئاسانترین بەڵام گونجاوترین ڕێگەیە. بۆ گونجاوترین ڕێگەیە لەبەر ئەوەی تۆ کە تەقدیمیەکەیت لە کوردستان خۆ چاوەڕێەکەی ساڵێکی پێچێت لەنێوان 6 مانگ بۆ ساڵێکی وەڵام ئەیرێتەوە کە نامەت بۆیەت باشە کە نامەت بۆیەت لە لایەن حکوومەتی کەنەداوە کە تۆ قبول کراویت و ئێستا ئەتوانیت تەقدیمی چی بکەیت؟ ئیقامە. یعنی تۆ ئەکسپرێسنتری جیاکەنەوە لە هەموو پرۆگرامەکانی تر لە ئەکسپرێسنتری تۆ هەر لە کەنەدا کە هەر داخلی کەنەدا بۆی ئیقامە وەرەگری. ئەگەر من لە کوردستان چاوەڕێکم ناوم بێتەوە بێم بۆ کەنەدا لە فڕۆکەخانە ئیقامەم بنێ باش ئەو ئیقامەکە توەرگرت چەند ساڵی ئەوێ 3 ساڵی تر لە کەنەدا بە دوای ئەوە بۆت ئەبێ بچی بۆت ئەبێ بە جنسیە بێ بە ئەبی تەخاوم پاسپۆرتی کەنەدی. بۆیە کە من ئەڵێم ئەکسپرێسنتری گونجاوترین ڕێگەیە لەبەر ئەوەی یەکسەر ئیقامەت ئێنێ. پرۆگرامەکانی تر بۆ نمونە PMP یان دۆزینەوەی هەلی کار یاخود مۆڵەتی کار وەربگری یان ئەتلانتیک پایلۆت پرۆگرام ئەمانە مۆڵەتی کاری کاتیت هەیە. یعنی بۆ ماوەی 2 ساڵ لە کەنەدا کارێکی ئنج دوای ئەو چی تەقدیمی ئیقامەکەی. بەڵام لە ئەکسپرێسنتری ئەو 2 ساڵت پەڕانوێت ئەو 2 ساڵت ناوێت یەکسەر داوای ئیقامەکەیت. هەندێک لە پرۆگرامەکانی PMP لە ڤیدیۆکانی داهاتوو باسی یەکەم هەندێک پرۆگرامی PMP هەیە داوای ئەوت لێکە کە کاری بدۆزیتەوە. ئەو کاتێک کە کارت دۆزیەوە ئەتوانی بی لە کەنەدا هەر بە ڕێگەی PMP ئەتوانی بی لەگەڵ خاوەنکارەکەت کار بکەیت دوای ئەو کە 2 ساڵەکە تاو بۆ ئەنجا بڕۆی ئەکسپرێسنتری بکەیت و پێویست نەکە هەر لە کوردستانەوە تەقدیمی ئەکسپرێسنتری بکەیت چونکە ئەو کاتێک کە تۆ هەلی کارێک بدۆزیتەوە لە کەنەدا ئەو کاتە ئەتوانی بە وەرک پرمت بە ڤیزەی کار بێ بۆ کەنەدا. و شتێکی تریشێ پێشووی کۆتایی بە ڤیدیۆکە بێنم پرۆگرامێک نییە بەبێ داواکاری. هیچ ڕێگایەکی کۆچکردن نییە بۆ کەنەدا لە هیچ پارێزگایەک لە ناوچەکانی یوکۆنیش کە کەس بۆی ناڕوە هیچ پرۆگرامێک نیە هیچ ڕێگایەک نییە داواکاری نەبێ نە بڕوانامەی بوێ نە تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی بوێ نە ئەزموونی کاری بوێ. ئەم شتە دوورە لە ڕاستی. هەر کۆمپانیایەک هەر کەسێک پێتی وت ڕێگایەک هەیە لە فڵانە شوێن لە بن دنیا لە کەنەدا بەبێ هیچ داواکاریەک ڕاست نییە. لەبەر ئەوەی لەبەر چی؟ ئێستا پێتانەڵم لەبەر چی؟ یەکەم ئێمە تەنها وڵات نین کە حەزەکەین بین بۆ کەنەدا. زۆربەی خەڵک لە زۆربەی وڵاتانی جیهانەوەیان بۆ کەنەدا. ئەمە یەک. دوو ئەگەر ئەو ڕێگایە هەبوایە ئێستا کەنەدا پڕ بوو لە خەڵک. حکوومەتی کەنەدی کە ئەڵێ من پێویستیم بە پەنابەر یاخود ئەڵێ من پێویستیم بە خەڵکە ڕاستە پێویستی بە پەنابەرە بەڵام پەنابەرێک سوودی هەبێت بۆ وڵاتەکەی ئەزموونی کاری هەبێت بێت بخوێنێ بێت کار بکە بێت خۆی ماندووکە. شتێک نییە بڵێ من
هیچ ئەزموونی کارم نییە و هیچ نازانم بەس ڕێگایەکەی بە 4 دەفتەرە نازانم کێ فلانە کۆمپانیا وتێتی ئەبێ سەرەتا 50 وەرەقە بیت و دوایی 30 وەرەقەی تریت و دوایی نازام دەفتەرێک ئیت و دوایی ئەتبەن لەوێ کارەکەی شتی وانە ئەو شتە دوورە لە ڕاستی بۆیە با دیسان نێڵێمەوە. ئەنجا بۆ خۆتان سەیری وەبسایتی پارێزگای ئەلبێرتا بکەن، ئەکسپرێس ئەنتری بکەرەوە پرۆفایلەکە بزانە 300 خاڵت پێکۆ ئەکرێتەوە یاننا. ئەنجا دوای خۆت کاندید کە بۆ پارێزگای ئەلبێرتا و بە هیوای بەختێکی باش و ئەگەر پرسیارتان هەیە لە کۆمنت بۆم بنووسن. لە ڤیدیۆکانی داهاتوو باسی پایلۆت نامە پایلۆت نییە، باسی پرۆڤینشنال نۆمینی پرۆگرامی پارێزگاکانی ترەکەین، چکە هەر پارێزگایەک داواکاری هەیە، لەوانەیە پارێزگایەک داواکاریەکانی لە پارێزگایەکی تر ئاسانتر بێ بۆ ئەوەی ببیت بە کاندید بۆ ئەوەی ئەو 600 خاڵە کۆکەیتەوە. هەتا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم بەس پێشەوەی بڕۆم ئەم ڤیدیۆی لەگەڵ هاوڕەکانت شێر بکە، لایک و کۆمنت و سەبسکرایب بۆ ئەوشتانشتان بیر نەچێت. ئەگە پرسیاریشتان هەیە لە کۆمنت بۆم بنووسن و هەتا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ.